لە ڕێی زانکۆمانەوە ئەمانەوێت ڕۆڵمان هەبێت دەورمان هەبێ لە پاکڕاگرتنی ژینگەی هەڵەبجە و سەوزکردنی پارێزگای هەڵەبجە. بۆ ئەم مەبەستە پرۆژەیەکمان ڕاگەاندووە، دوای لە ئەنجومەنی کۆلێجمان تاوتوێمان کرد، دواتر چوو ئەنجومەنی زانکۆ. خۆشبەختانە پرۆژەکە لەلایەن ئەنجومەنی زانکۆوە بڕیاری لەسەر درا. لە ڕێگەی پرۆژەوە ئێمە ئەمانەوێت شاری هەڵەبجە سەوزکەین لە ڕێی نەمام و بەڕوو هەشتێکی تر کە بێتە هۆی ئەوەی کە ژینگە و شاری هەڵەبجە سەوز بکرێت. بۆیە ئەمڕۆ لە دەستپێکی ئەم پرۆژەیە نزیکەی 200 نەمام و نزیکەی 7 بۆ 8,000 بەڕوو ڕاگەیەنین ئەیان چێنین نەمامەکان لە ڕێگەی بە تەنسیق لەگەڵ شارەوانی هەڵەبجە و بەڕوەکان لە چیای شنوێ ئەینێژین. بەڵام دیارە ئەم ڕۆژەوەکە بۆ شێوەیە لە چەند ڕۆژی دواتوە دوای کە کەش و هەوا لەبار بوو، ئێمە لە ڕێی بەشی جوگرافی و لە ڕێی خوێندکارانی بەشی جوگرافیەوە ئەو نەمام و بەڕوانە چێنین.